سڵاوتان لێبێت. بەشێکی زۆر لەو نەخۆشیانەی کە بە شێوەیەکی بۆ ماوەی دەگوازرێتەوە دەوەستێتە سەر ڕێوشوێنی ئەو هاوسەرگیریەی کە لە نێوان ئەو کوڕ و کچەدا ڕوویداوە. مەبەست چییە لێرە؟ مەبەست لێرە ئەوەیە ئایا زانست تا چەند توانیوێتی بیسەلمێنێت کە ئەگەر هاتوو سرە ڕای خۆشەویستی چەند پشکنینێکی تایبەت نەکرێ بۆ ئەم کوڕ و کچە ئەگەری ئەوەی هەیە ئەو وەچانەی کە دەیانخەنەوە کێشەی زۆر قوڵی تەندروستیان هەبێ بە شێوەیەک کە نەک خۆشەویستیەکان لەبیر دەباتەوە هەموو ڕۆژێکیان بەدەم ئێش و ژانی منداڵەکانیانەوە پێ بەسەر دەبن. بەڵام ئایا بزانین هیچ ڕێگریەک هەیە لە ڕووی زانستیەوە کە نەهێڵێ خۆشەویستیەک لە نێوان کوڕ و کچێکە بگاتە هاوسەرگیری لەبەر چی؟ لەبەر ئەوەی منداڵەکانیان تووشی نەخۆشی زگماکی و بۆ ماوەی نەبن؟ و ئایا ڕێگەی چارەسەر هەیە بۆ ئەوی ئەم دوو کەسە سەرەڕای ئەوەی یەکتریان خۆشەوێ بەڵام بتوانن بە شێوەیەکی تەندروست وەچەکانیان بخەنەوە؟ بۆیە ئەم پرسیارانە دەکەینێ بابەتی ئەم جارەی ساڕێژ و وەڵامەکانی لە برای بەڕێزم دکتۆر ناسر گەیلانی پزیشکی شارەزای نەخۆشیە بۆ ماوەیەکان. دکتۆر گیان بەخێر بێی پێکەوە وەڵامی ئەو پرسیارانە دەدەینەوە. سەرەتاش ڕای چەند هاوڵاتێکمان وەرگرتووە کاک دکتۆر، زین ئەوان دەربارەی هاوسەرگیری نێوان خزمان چی دەڵێن؟ هەیە پێی خۆش نییە خزم میخۆ بێت مەشاکل هەیە ئاها خزمە ئاها دایکەوها باویەوها خزمی خۆدا بیانی خۆشترە بۆ من ئەم بیانیم ویست و بۆم باشتر خزمەکە بێ باشترە لە حقەتە لەبەرەوەی خزمەکە دوو کەڕەت ڕەحمێت مەوجودا دەبێت دوو کەڕە ڕەحم دروستە بێ یەکەم ڕەحمی خزمایەتیە دووهەمیشەوە هاوسەرگیریەکەیە من پێم وایە وەکو خودی خۆم خزمەکە بێ باشترە ئیتر خۆشەویستیش ئەوە شتێکی جیاوازە شخصەکان بە دەستی خۆیان بەس ئیمڕۆ خەڵک لەسەر ئەوە نەماوە یان بە شوێن کەس و کار و خزما بگەڕێ زیاتر بەدوای خۆشەویستی و ئەو شتانە دەگەڕێتەوە سەر شخصیەتی هەم ئافرەتەکە هەمەوە ئەوان بگونجێن چ خزم بی چ بێگانەبی میم گونجانەکەی ئەو دوێیە ئەگە دووە گونجان چ خزم بی بەس ئەکسەریەتی ئێستا و ڕۆژ زمانە دەرێن وڵی بێگانەکە باشترە لە بۆی قسەمان پێ خزم لەوانەیە چکە بە حکومەوەی خزمین مشکلە ماڵۆ دروست دەکا یان مەسەلەن بە چاوت کەمە شامان دەکا خەڵک زیاتر بێگانەکە قسەی پێ لەگەر دەکرێت ئەوە سەری فاسی خوێنت کرد و فاسەکە بە خراپی و بوو نەیکەی باشترە لە بۆی سبەی منداڵەکە دەبی کەم ئەندامی ئازاری زیاترە کە دەبینی منداڵەکەت کەم ئەندامیان تەلاسیمیا یعنی هیچ سوودەشی نابی ناخۆشتری لە پاشە لە خۆشی جوازەکە خۆی گەر خزم بی یعنی ئەو تۆزەیەها ئەبێ زیاتر ئاگال لێ بێ و فەحسوشتانە بێ ورتر بێ بەسترە گەر بێگانە بی ئەر فەحسێکی خوێنێکی ئاساییەکەی تو شکر لە خوا بەزا بە فەحسی خوێنمان یعنی بۆیەک ئەبوو و کردمان و دوای ماوەیەک دەرچوانێ و وەرمانگرتەوە ئیتر دکتۆر ڕێنمایی تاتێ گەر هەت بێ مەسەن بۆ یەک نەبێت چی بکەیت و چینەکەی گەر بۆ یەک بە هیچ کێشەیەکی نییە و تۆزە ڕێنمایی تەکا و هیچی تر هەموو شتێک نەخۆشی نییە چکە نەخۆشی عیلاجیەیە بەس ئەو کەسێک کە دوو یەکتریان خۆش دەوێ یعنی ئەوە چیە گوناحی وەی چییە کە بۆی پەیوەست دەکەن کە هەردوو معنای ئەو کچە نەخۆشە یاخود مناڵی کەمەندام دەرەچەیان ئەوە بۆ شتانەوە نەبەستینەوە باشترە چکە ڕوعیەت کە دوو کەس یەکتریان خۆشویست ئەو عیلاجی هەیە دەتوانین عیلاجی وەی بکەین ئەگەر عیلاجش نەبوو خۆشەویستی لە هەموو شتە گرنگترە. دووبارە بەخێر بێ دکتۆر گیان گوێ لە ڕای هاوڵاتیان بوو بەڵێ هاوسەرگیری زانست بڕیاری لێ بدە یان خۆشەویستی لە بدایەت دەستخۆشتان لێ دەکەم بۆ بەرنامەتان وەکی گوێمانژ لێ بوو بەڕایی من ئەمە ینی بە یەک کەلمە ناتوان بڵێن کە هاوسەرگیری ناو خزمدا بکرێت یا نەکرێت هەروەکی گوێتانژ لێ بوو لە ناو کۆمەلگای مەدا ئەو شتە زۆرە یعنی ئەمە بمان هەوێ نەمان پێشیان خۆشە ئەگەر خزم بێ یعنی باشتر ئەڵێن ئاگیان لە یەکترێ بێ سەد وایە یعنی ئەوانە لە چاوی خۆیان تەماشاکەن و بەڕاستی شتێکی بەلکی دروستجی بیتن بەس ئەگەر لە چاوی پزیشکێک تەماشای ئەو مەسەلەیە بکەیت بە تایبەت پزیشکێکی بۆ ماوەیی ئەمە دەڵێن تەوسیە دەکەن هاوسەرگیری لە ناو بیانیان بکرێتن نە ناو خزماندا بۆیەکە دەبی بشنە پێشتر و بە چی وای لە ئێوە کرد چیتان دۆزیەوە کە بەو شێوەیە پێتان باش نەبێت لە ڕووی بۆ ماوەییەوە هاوسەرگیریەک لە بینی دوو کەسی خزمی یەکتری بکرێت
ئەگەر زۆر بە کورتی جوابی بەڕێز بدەمەوە دکتۆر نەخۆشیەکانی بۆ ماوەیی ئەگەر لە کاتێک کە دوو کەسی بیانی گەلێک زەواج دەکەن احتمال و شانسی نەخۆشیەکی بۆ ماوەی دەوروبەری سادا دوێ بەعام بەس ئەگەر ئەو زەواجە ناو دوو خزمی نێزووکێک دوو بگرێتن تقریبا 6 بۆ 7 یعنی احتمال و شانسی نەخۆشی بۆ ماوەی و زگمایی تقریبا 2 بۆ 3 قاتە ئەوە سەبەبێکی وەکی دەڵێن سەبەبی ڕئیسی ئەو مەسەلەیەک ئەمە تەوسیە دەکەن کە زەواجی ناو بیانی هەم بیتن وەکی پزیشکێک وەکی پزیشکێک لە ڕووی تر کێشەیەکی وانێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێگومان لەناو کۆمەڵگەیەوە بە تایبەتی لە کۆمەڵگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لەم نەخشەیە ببینین دکتۆر یعنی ڕێژەکان بەرزە و لە وڵاتێکی وەکو عێراقیش 30 هەتا 40% هاوسەرگیریەکان لە بینی خزمەکان ئێوە چیەکەن لێرە لەو حاڵەتەیە خەڵکێکی زۆر لە بینی خزمی خۆیان ئەوەی دەکات ئەگەر لەمە بپرسن ئەو جوابە باش من پرسیارە ئەو شێوەیە جواب دەدەمەوە کە هاوسەرگیری ناخزمایەتی باشترە نەبیتن بە تایبەت ئەگەر پێشینە و هیستوریەک هەبی لە ناو خزم و بنەماڵەدا سەبارەت بە نەخۆشی زگمایی نەخۆشی بوو ماوەی نەخۆشیەکانی کوشەندە یا ئەسقات یا لە بەربارچوونی زیادە لە ناو بنەماڵدا ئەگەر ئەو تشتانە هەبیتن تەوسیە دەکرێت بە شێوەیەکی دیتر کە ئەو هاوسەرگیری نەکرێت بەس ئەگەر هیچ مشکلێکی تایبەتی نەبیتن یعنی لە ناو بنەماڵدا هیچ یعنی وەکی دەڵێن پێشینەیەکی نەبیت کە مەسەلەن زاڵۆکەکانی زوو ئەمری خۆی دەکەن یا مەسەلەن مەشاکلی زگماییان هەیە منداڵی تالەسیمیان خوشکێکی ئەوە لە کاتێکا کەگەر دایک و باوکیان خزم بوو بێ بەڵێ ئەوە بەڕاستی زۆر ئەمە هیچ ناڵێن نەکەن یا بکەن بەس ئەگەر هەبیت ئەمە دەڵێن دەبی ئاگاتان نەیبیتن احتمالی ئەوەی کە نفسی مشکلە بۆ ئێوەش پەیدا بیت لە ڕێ ئەو پێک هاتە بۆ ماوەیە لەوانەیە بگازرێتەوە 100% چۆنە پێک هاتەکە لە ڕووی پێکهێنانی ئەگەر لەم گرافیکە بینەرانی شی بکەیتەوە بخۆی مادەی وراسی مادەی بۆ ماوەیی لە هەر خانەیەکی لەشی ئینساندا بەشەردا ئەمە 23 جۆت کرۆمۆزۆممان هەیە کە ئەو 23 جۆت کرۆمۆزۆمە یەکیان لە باب دەهێت یەکیان لە دایک دێتن و بەرپرسی تەواوی ئیشەکانی جەستەی مرۆڤ ئەو مادەی وراستیەیە ینی هەمووی لەناو ئەو کرۆمۆسۆمانەیە خەزم کراوە ئەوانەیە بریار دەدەن ئەمە چ بکەن لەشیمە چ بکەن هەموو تشتمان چەندی چۆتۆ ئەڵێەوە خزمی بە باوکێتی ئەوە بە خاڵیەتێتی هەموو بەرپرسی ئەوانە هەمووی لەناو ئەو کرۆمۆسۆمانێ و بۆ هەر جینێکژی کە پێکینەری کرۆمۆزۆمەکانە بۆ هەر جینێک ئەمە دو کۆپیمان هەیە یەک لە باب دەهێت یەک لە دایک دێتن و بۆ زۆربەی نەخۆشیەکانی بۆ ماوەیی بۆ ئەوەی کە ئینسان تووشی نەخۆشی بیتن دەبیت هەردوو جین کە لە دایک باب هاتنە وەکی دەڵێن تێک چوون یا مشکلەی بۆیان هەبیتن باشە چ جیاوازێک هەیە لە بینی نەخۆشی سکماکی و بۆ ماوەی یعنی مەسەلەن بە هاوڵاتیان ئەو زانیاریان هەبێ ئەوەی کە لە ئەسنای سک پڕیدا ڕوودەدا جیاوازێکی چیە لەگەڵ ئەوەی کە پێشتر لە دایک و باوکیەوە بۆی هاتووە ئەمە دەتوان ئەو هەبڵێم هەر نەخۆشیەکی بۆ ماوەیی زگماکیە بۆ لە یەکم خانەی کە بەشە دروست دەبیتن ئەو نەخۆشیە لەگەڵ یە حتا ئەو ڕۆژەی کە وەکی دەڵێن دەمریتن بەس هەر نەخۆشیەکی زگمایی نەخۆشیەکی بۆ ماوەیی نییە بۆ مەسەلەن ئەم بەکی میساڵێک بە برای خۆم بڵێم مەسەلەن احتمالی هەیە دایک بە خاتری نەخۆشی ئەپیلپسی یا وەکی دەڵێن گەشکە مەجبور بیتن هەک علاج بەکاربین لە کاتی حەملدا ئەو علاجانە تەأسیر لەسەر کۆرپەلە دەکات و تووشی مشکلەی دەکات یعنی لە کاتی سک پڕیەکەیە بەس هیچ مشکلێکی بۆ ماوەیی نییە پێشتر هیچی نەبوو هەر ئێستاژی نییە یعنی مشکل لەسەر بۆ ماوەی دروست نەکرد بەس مشکل لەسەر جەستە دروست دەکات بێ ئەوەی کە مشکلەی بۆ ماوەی دروست وەکو حاڵەتی داون سیندرۆم مەسەلەی داون مەسەلەیەکی ترە مەسەلەی داون ئەوەیە کە زۆر دوایک باب هەیە دەڵێتن ئەمن مەسەلەن مناڵێکی داونم هەیە یا مۆنگۆلم هەیە ئایا مناڵی ترمژی حتما داون یا مۆنگۆل دەبیت یان نە پرسیارەکە ئەوەیە نە حتمانی نییە بەس فەرقی ئەوەیەک ئەو کەسەیەکی پێشتر نەخۆشێکی بۆ مناڵێکی داونی هەبیت یا مۆنگۆلی هەبیتن شانسی ئەوەیە کە مناڵی دیتریژی داون هەبیتن لە نەفرێکی عادی زیاترە مەسەلەن ئەگە ئاساییەکە 1 لە 700 بیتن بۆ ئەو کەسە 1 لە 100 کەواتە داون بە هەموو پێوەرێک سکماکیە لە سەرەتادا پاشان بەڵام نەخۆشیێکی وەکو تالەسیمیا تالەسیمیا ئەمە وەکی تەواڕوس یا
وەکی دەڵێن چۆنیەتی هاتنی نەخۆشی لە دایک باوک بۆ زارۆک سێ جۆری سەرەکیمان هەیە نەخۆشیەکانی بۆ ماوەی بەزەیمان هەیە یا مەغلوب نەخۆشیەکانی بۆ ماوەی زاڵمان هەیە و نەخۆشیەکانی بۆ ماوەی گرێدایی بە کرومۆزۆمی ئیکسمان هەیە ئەو جیە کە ئەمە زۆر لێ دەترسین بەتایبەت لە مەسلەی هاوسەرگیری ناوخزمدا مەسلەی نەخۆشیە بۆ ماوەیەکانی بەزێوە بۆ کە تەلاسیمیەک لە ئەوانەیە ئەو نەخۆشیانە دایک باب هەلگیری ئەو نەخۆشیانە هەروەکی گوتم دەبی دوو جێن تووشی مشکلە بیت کە مناڵەکە نەخۆش دایک و باوک بە شێوەی ڕووکەش هیچ کێشیان نییە هیچ مشکلیان احتمالی هەیە هەر نەزانن هەلگیری نەخۆشینە وەکی تەلاسیمیا یانجا ئەگەر تشتێکی خەفیفیان هەبیت وەکی دەڵێن کەیم خوێنیەکی خەفیفیان هەبیتن بەس مشکلەکە لە مناڵەکان دروست دەبیتن مناڵەکانی ئەو دایک بابایی کە هەلگیری نەخۆشی بۆ ماوەی وەکی تەلاسیمیانە و هیچ مشکلیانش ممکنە نەبیتن بێ ئەوەی کە بخۆیان بزانن نشکادا تەماشایەکە مناڵێکی نەخۆشیان دەبیتن وەکی تەلاسیمیا ئەگەر پرسیارەکە ئەوە بیت کە نسبەت چەندە یعنی احتمالی ئەوەی کە دوو هەلگیر کە زەواج دەکەن لە ئەو جۆرە نەخۆشیانە احتمالی ئەوەی کە زارۆک یا مناڵەکەیان تووشی نەخۆشی بۆ ماوەی بیتن لە هەر حملێکدا 125 احتمالی ئەوە هەیە کە زارۆکەکە نەخۆش بیتن 150 احتمالی ئەوە هەیە کە وەکی خۆیان هەلگیر بیتن و 125 احتمالی هەیە بێ مشکلە بیتن ئێرە زۆر جار پرسیار دەکرێت لە من ئەم لێرە دەمهەوێ ئەوە وەکی دەڵێن قسەیەکی سەر بکەم زۆر جار هەیە دایک باب دێنە لای ئێمە دەڵێن ئێتەوا ئەمن مەسەلەن دەڵێت مەسەلەن سێ مناڵم هەیە ئەو سێ مناڵانە مەسەلەن هەلگیری تەلاسیمیانە سێ مناڵم هەیە ئەلحەمدولیلا بێ مشکلەنە ئێستا مناڵی چهارم پس 100% بێ مشکلەیە نه حتی ئەگەر 10 حملیژی هەبیتن لە حملی 11 ژی احتمالی ئەوە شانسی ئەوە هەر 125 ئەم ڕێژەیە بە پێی سکپڕیەکان ناگۆڕێ ئەم ڕێژەیە ئەگەری ڕوودانە بۆ هەر سکپڕیەک بۆ هەر نەک بڵێ یەکم بیت دەهم بیت و فەرقی نییە ئێمە کەواتە کێشەکە وەکو تالاسیمیامان کە وەکو نمونەیە وەرگرتووە لەبەرەوەی کڕۆمۆسۆمەکەی بە شێوەی بەزیوە یانی دایک و باوکەکە هەستی پێ ناکەن کە خۆیان هەیەە بەڵام لە منداڵەکەی ئەگەری ئەوە هەیە دەرکەوی بۆیە لایەنە تەندروستیەکان هەستاون بە دانانی سنتەرێک ئەو سنتەرە کاری ئەوەیە پشکنین دەکا پێش ئەوەی ئەو دوو کەسە هاوسەرگیری بکەن دکتۆر جان ئێمە قسەمان لەگەڵ دکتۆر شێروان کردووە لەو پاکێجە هاوکارانم ئامادەیان کردووە زانین ڕای ئەو چییە لەسەر هاوسەرگیری لە نێوان خزمان بە تایبەتی ئەگەر هاتوو کێشەی بۆ ماوەیان هەبێ فەرمودانیشە بە ئێمە تەماشای ئەو ڤیدیۆ بەگشتی دوو زۆر پشکنین دەکرێتن دەسە دوو بوارەوە یەکەمیان پشکنین بۆ نەخۆشیە گواستراوەکان دەکەین ئێمە وەکو نەخۆشی ڤایرۆسی جگەر زۆری BC HIV واتە بە ئایدس زیاتر ناسراوە و VDR لەوەیش نەخۆشیەکە دەگواسترێتەوە ئەوە نەخۆشیە گواستراوەکان کە ئێمە زۆر زەختی لەسەر دەکەینەوە و ئەنجامی دەدەن بەڵام تایبەت بە نەخۆشیە بۆ ماوەیەکانە پشکنانەی کە بۆیان ئەنجام دەدەن نەخۆشیە بۆ ماوەیەکانی خوێن بە شێوەیەکی تایبەت ئێمە گرنگی پێ دەدەین کە ڕێژەیەکی زۆر ینی هەتا ڕادەیەک بۆ ڕێگریگیرکردن لە توشبوون بە منداڵی تەلەسیمیا ئەگەر بێت و هەردوو خەڵگری تەلەسیمێ بن ئەوەش سیفەتێکی بۆ ماوەیە کە لە دایکی و باوکەکانەوە بۆ منداڵەکانیان نەقڵ دەبێتن ئەگەر هەردوو خەڵگری سیفەتەکە من منداڵەکە تەلەسیمێ دەبێتن ئێمەش ڕێنماییان دەکەین ئەگەر بێت و هەردوو خەڵگری سیفەتەکەی تەلەسیمیا بن بۆ ئەوی بتوانن ڕێگری بکەن یان ئەمە سوجیریە ئەنجام نەدەن. بە شێوەیەکی گشتی ئەمە پشکنینی گشتی ئەمە ئەنجام دەدەین بەڵام ئەگەر بێت و خۆیان پرسیاریان لێ دەکرێتن پێش پشکنین وشتووە نەخۆشیشی بۆ ماوەیان هەبێتن بزانن منداڵەکانیان ئەم نەخۆشیە دەبێت یان نا ئێمە ڕێنماییان دەکەین هەندێک پشکنینی بۆ ماوەی وەکو بۆ ماوەیەکانی خوێن بۆ سیکڵ ئەنیمیە ینی دائل منزلیە تەلەسیمیایە ئەوانە بەلای ئێمە دەردەکەوێت و گرنگی پێدە پشکنینیان بۆ دەکرێتن بەڵام نەخۆشی بۆ ماوەی هەیە بۆ کوپەکەوتەی دماغی هەیە نەخۆشی تر هەیە ئەو پشکنانە لا ئێمە نیە بەڵام پێیان دەرێن دەتوانن بۆ خۆتان ئەنجامی بدەن بزانن ئەگەر هاوسەرگیری دەکەن کچ و کوڕەکە بۆی بزانین ئەو خەلەلە جینیە هەیتیان هەردووشیان بۆی بتوان ئەنجامی بدەن زۆر زاران پرسیارمان لێ دەکەن خۆیان.
دکتۆرجان ئەوان وەکو سنتەری پشکنین هەموو ئەو کەسانی کە هاوسەرگیری دەکەن لەوێ شتە گشتیەکانتان لە بۆ دەکەن لە بۆ کوڕکچەکەی دەکەن پێیان دەڵێن کە ئێوە ئەگەری ئەوتان هەیە تووشی منداڵەکانتان تووشی تالەسیمیا بن بەڵام ئەوی کە من لێرە مەبەستمەوەکو شارەزایەکی بواری نەخۆشیە بۆ ماوەیەکان ئێوە لە کاتی سکپڕیەکە دروست بوو ئێوە لەو کاتەیە چ دەکەن چۆن ئەتوانن لە ڕێگەی ئەو توێژینەوە بۆ ماوەیانی کە ئێوە دەیکەن هاوکار بن کە ئەو دایک و باوکە ببنە خاوەنی منداڵێکی تەندروست هەروەکی پێشتر باسم کرد دکتۆر یەک لەو سنتەرە مەسەن لە هەموو سنتەرەکانی تر ینی بۆ هەموو نەخۆشیەکانی بۆ ماوەی حەس ناتوان بکرێتن بەس بۆ یەک دو نەخۆشی کە زۆر ینی پێویست ناکە هەموو کەس بێن ناکرێتن ینی مەگەر بەکی گوتم پێشینەیەکە بیتن پێشینەیەکی مشکلە مەبەست بۆ نەخۆشیەکانی تری بۆ ماوەیە دەمەوێت ئەوە بڵێم کە ئایا فەحسی و پشکنینی بۆ ماوەی بۆ هەر کەسێک کە زەواجی هاوسەرگیری لە ناو خۆی دەکەن ناوخزم دەکەت پێویستە یان نە جوابەکە نەیە چون ناکرێتن بەس ئایا بۆ کێ پێویستە بۆ ئەو کەسە پێویستە چا دووبارە دەڵێن بۆ ئەو کەسە پێویستە کە ناو ماڵباتی واندا نەخۆشی بۆ ماوەی هەیە مەشاکلی زگمایی هەیە سپاتی زۆر هەیە ئەوانە وەکی دەڵێن ئالارمەکە مەسەلەن کە لێرە لەم گرافیکەیە دەرکەوتووە ئەو بۆ ماوەی کە لە دایک و باوکیانەوەریان گرتووە یان دەبینی منداڵێکی تریان کێشەیەکی هەیە یان چەند جارێک توش حاڵەتی لەبارچوون ئەم سێ نیشانەیە زۆر گرنگە ینی پێویستە هەموو ئەو کەسانی کە هاوسەرگیری دەکەن ئەم جۆرە کێشانەیان هەبوو بێگومان وەکو کاگیتۆرەڵە پێویستی بەوە هەیە کە پشکنینیان بۆ بکەن یعنی ئەوانە دەبیت بکەن دکتۆر ئەوانە دەبیت ڕاوێژکاری بۆ ماوەی بۆیان بکرێتن لە فەحسێک پێش پشکنینەکە دەبی ڕاوێژکاری بۆیان بکرێتن ڕاوێژکاریەکە باشترین کات بۆ ڕاوێژکاوی ئەو دوایکی بابانێکی هەرگیری نەخۆشیەکی بۆ ماوەی وەکی تەلاسیمیانە پێش زگپریە نەینکە دوای زگپریە یعنی پێش ئەوەی کە زگپریەکە هەیەیان بیتن دەبیت ڕاوێژکاری بۆ ماوەیان بۆ بکرێتن ڕوونکردنەوە بۆیان بکرێتن ئەگەرەکانیان لە بەردەمدا پێیان بۆترێتن ئەگەرەکان و شێوەی فەحسەکە چۆنە بە شێوەیەکی دەکرێت کەنگی دەکرێتن ئەوانە هەمەندێک بۆیان بڕۆم بکرێت دوایی لە پێنگاوی دوم فەحسەکە دەکرێتم لەسەر کۆرپەلە یعنی یەکم جار ئەو فەحسی بۆ ماوەیە لەسەر دایک بابی هەرگیر دەبی بکرێت بۆ ئەوەی کە جۆڕی پەڕینی مادەی ڤراستی لە دایک باب پەیدا بیت یعنی وەکی دەڵێن ئەم هەمیشە دەبیان بە نەخۆشەکان دەڵێن ناسنامەی ڤراستیتان دەبی پەیدا بیت ناسنامەکە دەبی لە جیرفانتان بیتن بۆ ئەوەی کە لە کاتی حمل لە هەفتەی 10 بۆ 14 ئەمە لەسەر کۆرپەلە بتوانن فەحسەکە بە زووترین کاتی پێویست بیکەن و بە دایک باب بڵێن کە ئایا ئەو زۆری تێدەچێت لە ڕووی ئەگەر مقارنەیەش بکەین لە بینی بۆ بڵین دایک و باوکێک کە هەڵگیری نەخۆشی تالەسیمیان ئەگەر منداڵیان هەبێ چۆنە ئەگەر پشکنینەکە لە کاتی سکپڕێکەکە چۆنە هەر بۆ خۆتان میساڵێکی جوانتان ئێستا ئەگەمە بتوانن قیاس کە مەسەلەن تقریبان تێچۆی هەر نەخۆشێکی بۆ ماوەی عقل ئەوە عقلەکەیە بەڕایی من تقریبان $2000 تێچووی هەر نەخۆشێکی بۆ ماوەیە بە مانگێک یعنی هەر مانگێک بۆ نمونەگەر یەکێک ماڵێک نەخۆشێکی تالەسیمیان هەبێ بانگانە ئەو خێزانە پێویستە $2000 چ خێزامی چ حکوومەت دەبێت ئەو کەمترین بڕە ئەو ینی ماساف دەبی بکرێتن ئەوە حتا ئاخری ژیانیە بێژگە لە ئەوە بەس مەساریفی مانگانەیە بەس ئەگە مەسەلەن بەس زەرعی مخ کە بۆیان دەکرێتن بۆ مەرۆ ترانسپلانتیشن کە بۆیان دەکرێت تقریبا $50,000 ئەو هیچ بەس ئەو پشکنینای بۆ ماوەیی کە لەسەر کۆرپەرە دەکرێتن یەکم جار کە بۆ ئایلە وەکی گوتم دایک و باب و مناڵەکانی ساغ و مناڵەکانی نەخۆشە هەرگیر لەگەر کۆرپەلە وەکی پەکێجێک تقریبا کێمتر زۆرتر $1000 ئەوە یەکم جارە دوم جار چون ناسنامەیان لە جیرفانە ئیدە پێویست نییە بۆ ماڵبات بکرێتن بەس بۆ کۆرپەلە دەکرێتن لە نیوێ ئەوەش کەمتر بڕی کۆستەکە زۆر کەم زۆر باشە نەخۆشێکی یان با بڵین خێزانێک پێشتر سەردانی جەنابتیان کردو و چیرۆکێکیان هەیە لەسەر ئەو بابەتە حەزم لێ دووبارە لەگەڵ بینەرانی خۆشەویست پێکەوە تەماشای ئەو چیرۆکە بکەین و پاشان پرسیاری زیاتر لەسەری دەکەین. کچە خاڵمە و هیچ فحوساتێکیشمان نەکرد پێشتر
بەڵام تووشی ئەوەش بووین کە منداڵێکمان بوو بە ناوی لێهات ئێستا تەمەنی 11 ساڵە تووشی نەخۆشی تالاسیما بوو زۆریش پێوە ماندی بووین چکە پشکنینمان پێشتر نەکرد بوو تا 4-5 منداڵمان بوو شکر بۆخوا هیچ هەمووان هەڵگر بوون ئەو فەرسەتەشمان نەکرد چکە نەبوو ئێستا ئەو پشکنە دەرچووە پێش ئەوەی منداڵ ببێت تقریبان 3 مانگ ئەو پشکنە دەکرێت و حاڵەتەکەش دیار دەبی بە ئەوانەی کە بووماوەیان هەیە وەکو یەکێک لەوانە نەخۆشی تالاسیما زۆریش دڵمان خۆش بوو هەرچەندە بەڕێک نرخەکەی گران بوو بەڵام زۆر لەوە باشترە ئەگەر خوا نەخواستە ئەو منداڵش توش ببێت چکە ئەوەندە ماندی بوونی زۆرە بەڕاستی ژیان زۆر ناخۆش دەکات لەگەڵ پێکەوە لەگەڵ خێزانە پشتی 3 بچیک هەبووین پاش لێهات هەبوو ئەویش لێهات دەرچوو 2 مانگەوە ساغ بوو پشتێنگی دەرچوو نەخۆش بوو مە هەردووکە فەحسا خۆ کرد گوتی هەرێش وە 125 هەلگرن گوتی لەوانەیە هێشتا هەبن نەخۆش جا مە هەر ترس هەبوو مە هەفتێت هەین بس نخوشك ما هاي چارش هالجرن الحمد لله دوجي ساخن خدي زور ضروري زور دبيت هرب كان زور باشترك و تيج ببنو خمك ديب هالجرن و زور يعني خمك مازنا زور بيفاماندينا همان دو جا خوينه دينه نەخۆشی تالاسیما من هەڵگرم خێزانیشم هەر هەڵگرم یعنی ئەگەر هەردوو هەڵگر بن ئەگەر هەردوو هەڵگر بن ئەوە نەخۆشی لە 3 منداڵ 125 منداڵێکیان توش دەبێت تووشی نەخۆشی تالاسیما دەبێت بەڵێ بەمان گوت بەڵام ناکرێتش بڵێ ئێمە خێزانی یعنی ناتوانین لەگەڵ خزمان هاوسەرگیری بکەن وانە ئەگەر بشکرێتن زۆر تەبیعی ئەو مادەم ئەو پشکنانە هەیە زۆر نۆرمالە دکتۆرە کوبینیمان ئەوە یەک لەو چیرۆکانە بوو کە هەم منداڵیان هەیە تووشی نەخۆشی بووە لەبەر کێشەی بۆ ماوەی و هەمیش بەم دواییە منداڵێکیان بووە پاژەوەی پشکنینێکیان کردووە ئەگەر چیرۆکەکە هەندێک تۆزیحت هەبێت لەسەری بەێ یەکم بڵێم ئەو بنەماڵایەکی زۆر ئەوکی دەڵێن لاکی و خوششانسم بوو چون زۆربەی ئەم مناڵەکانی پێشتر هاتمونە دنیای یا هەلگر بوون یا ساغ بوون بەس ماسەف یەک لە مناڵەکانیان نەخۆش بوو یعنی زۆر بنەماڵمانژی هەیە عکسی ئەوە یعنی 3-4 نەخۆشیان هەیە ماسەف بەس ئەوانە الحەمدولیلا یەک ئەوان نەیانزانی بوو منداڵیان دروست کرد بوو فاسیان نەکرد بوو 2-3 نەخۆشیان هەیە 4 نەخۆشیان هەیە بەس الحەمدولیلا زۆربەی مناڵەکانیان یا ساغ بوون یا هەلگر بوون ئەو وەکی گوتمە جەناب پێش حەمل هاتنە لایمە ئەمە ڕاوێژکاری بووماوەیان بوو کردین مەسەلەی فەحسەکە بە شێوەیەکی دەکرێت کەنگی دەکرێت بۆ مرۆن کرەوە زۆر پێیان خۆش بوو کە خۆش بوون کە ئەو فەحسە هەیە ئەو پشکنینە هەیە لێرە دەستمان کرد بە پشکنینی بۆ ماوەی زۆر باش حەسەب ئەوەی کە لە بۆ ئەو خێزانت کردووە ئێمە ئێستا دەپرسین ینی بۆی بینەرانی خۆشەویستی بزانین ئێمە لە بیدایەتەوە باسمانکە کە باشتر وایە ئەو سەرگیری لە بینی خزمەکان نەکرێت پاشان توێژینەوەی بۆ ماوەی دەکرێت لەسەر ئەوەی چی بکرێت پێش ئەوی ئەو مناڵە لەدایک بێ ئەگەر لەسەر ئەوە قسەمان لە بۆ بکەین بەێ ئەو دایک باوانە کە هەلگری نەخۆشینە وەکی گوتم لە پێنگاو یەکم دەبی فەحسەکە بوو دایک با بوو نەخۆشەکان و خوشکبەرەکان بکرێتن لە دووم پێنگاو دەبی لەسەر کورپەلە لە هەفتەی مابینی 10 و 14 دوو شێوە هەیە 10 و 14 دەکرێتن یا ئاوی کۆرپەلەیە یا CVS پێدانن کە پارچە گۆشتێکی هەڵدەگیرێتن لەسەر ئەو ئاوی کۆرپەلە ئەمە فەحسی جیناتی بۆ دەکەن بە دایک باب دەڵێن ئایا مناڵەکەت ساغە یا ئاساییە دەتوانێت بمێنرێتەوە بێ مشکلە بمێنیتەوە یان هەلگرە ئەویش هەر بێ مشکلە یعنی مشکلەکە وەکی دایک بابە ینی مشکلەکە نەخۆش نییە پڕێکە بەردەوام بەێ
یان ئەخیرەکە کە کۆرپەلە نەخۆش دەردەچیتن ینی ئەگەر ئەو منداڵە لە دایک ببیتن سەد نەخۆشیەکەی نەخۆشی هەیە ئێوە پێوەی دەفەوتێن بەدەستیەوە بالضبط لەو حاڵەتەیە کە حسب وەکی دەڵێن فتواوی مامۆستاکانی ئاینی حتا ڕۆژی 120 حمل ئەگەر دەرچوو کۆرپەلەکە نەخۆشەکی کوشندەی هەبیتن یان ژیانی دایک لە مەترسی دابیتن ئەو دایک بابا ئزنی هەیە شەرعیەن کوتایی بە ئەو زکپریە بدەن کە ئێستا الحەمدلله لە کوردستانجی ئەو ئیشە دەکرێتن و لژنەی فتوای کوردستان ئەو فتوادایە بەس کەسانی وەکو بەڕێستان ئەو پشکنینە دەکەن و بە پێی راپۆرتێکی تایبەت دەدەنە لیژنەی فتووە لژنەی فتوا فتوای خۆیدایە بەس راپۆرتی ئەو پشکنینە دەدرێتە لژنەیەکی پزیشکی کە ئەوان شارەزانە تەماشای فەحسەکە دەکەن بەلی تەماشای فەحسەکە دەکەن ئەگەر دیتیان کە بەلێ ئەو نەخۆشیەکی کوشندەیە ئزنی ئسقات یا لەبار بردننی ئەو مناڵە دەدەن لەوانەیە ئەمەش ئاسان نەبێ وەنیە کۆتایی بە ژیانی کەسێک نەمایە زۆر سپاس دکتۆر گیان سپاس بۆ زانیاریەکانت بێگومان هاوسەرگیری مافی هەموو کەسێکە بەڵام کاتێک ئەم هاوسەرگیریە لە بینی خزمەکاندا دەبێ ڕاوێژکاری بۆ ماوەی و پشکنینی تایبەت وەربگرن بۆ ئەوەی ئایندەتان و خێزانەکەتان نەناڵێنن بەدەست کێشەیەکی تەندروستی گەورەوە هەموو لایەکتان تەندروست بن خواتان لەگەڵ